دانیشتون بۆ یادکردنەوەی یادی 72 ساڵەی کۆچی دوایی سەید ئەحمەدی خانەقا. ئەمانە نووسەر و مێژوون و ڕۆشنبیرانی کەرکووکن. لێرە باس لە جێی دەست و کردەوەکانی سەید ئەحمەد دەکەن کە تا ئێستا بە کەرکووکەوە دیارن. ئیزەکان زۆر بە مەترسیداریان نەزانی لەبەرەوەی باگراوندێکی نەتەوایەتی هەبووە، کاریگەری هەووە لەسەر ئەو بارودۆخە سیاسی کە لە دوای داگیرکاری ئینگلیز بۆ کەرکووک و عێراق و کوردستان مەشروعی گشتی بە تایبەتی کە کاتێک بەشدارە بێت لە شەڕی شوعیبە لە ساڵی 1950 لە دژی داگیرکاری ئینگلیز و هەروەها بەشداریەکە لە شۆڕشەکەی شێخ مەحموود لە ساڵی 1980 تا ساڵی 1920 و ئەمامێتە هۆکاری ئەوەی کە ئینگلیزەکان لە ساڵی 1923 نەفیەکەن تا 1925 لە سەروبەندی بەستنی کۆنگرەی لۆزان. جگا لە گرنگی و بەهێزی کەسایەتیەکەی، سەید ئەحمەدی خانەقا خاوەنی بەشێکی زۆر لە زەویە کشتوکاڵەکانی کەرکووک و دەوروبەرێتی. بەشێکی زۆر لەو زەویانەی کێشەی تعریبیان لەسرە لە بنەڕەتدا زەوی سەید ئەحمەدن. تەختەقی پێڵەن لای دووبست گوندی خەرابەر و سمایلاوە هەمووی هێن ئەوە کەچی بەداخ و عەرەبی سەداگیری کردووە تعریب کراوە. ئەم پیاوە یعنی گەورە و گشکە هەر کەسێک هات بێتە ماڵەکەی جێ کردوێتەوە، هەر کەسێکی کێشەیەکەوە نەهێشتووە لەم ماڵە بڕات تا کێشەکەی چارەسەر نەبێت. ڕۆژانەش هەزاران کەس نانیان خواردوێ لە ماڵە. لە هەمووی گرنگتر ئەو کاتی خۆی دڵداری شاعیر لە کەرکووک قوتابیە بێ، شعری ئێڕەقیبدانێ لێرانە لە ماڵەکەی ئەو لەگەڵ شەحسەن بەرزەدانشن ئاوازی ئێڕەقیبدانن کە سرودی نیشتمانیە چاپارچەی کوردستانە. سەید ئەحمەدی خانەقا ساڵی 1968 لەدایک بووە. لە ماوەی ژیانیدا ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەبووە لەسەر دۆخی کەرکووک. عوسمانیەکان و ئینگلیزەکانش گرنگی زۆریان پێداوە. ساڵی 1952 کۆچی دوایی کردووە. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.